یعنی تۆ تەماشا بکە شێوازی سەرکردایەتیکردن و چۆنێتی بوون بە سەرکردە لە دنیا تەماشاکەی بە خەڵکەکان خۆی کردووە. یعنی ئەمە نییە بڵێ وەڵای من سەرکردە هەر خوای گەورە ئەمەی بە سەرکردە دروست کرد. شتی وانە بەڕێزان، ئەنی زۆر جار ئەمە نەزەراتێکی زۆر کۆرمانەیە تەماشاکی سەرۆکێکە بینی لە شوێنێکە یا لە هەرێمێکە یا لە دەوڵەتێکە وڵا خوای گەورە ئەمانەی هەروە بە سەرکردە دروست کرد. بەڕێزان ئەو قسەی هەرگیزە و هەرگیز ڕاست نییە. سەرکردایەتیکردن پرۆسێسێکە، سەرکردایەتیکردن دروستکردنی تاکە کەسە. تۆ ئەتوانی لە ماڵەوە مناڵەکەی خۆت دروست بکەی بە شێوازێک بۆ ئەوەی کە ببێ بە سەرکردە. بەڕێزان یەک نمونەیەکتان باسەکەم. فروید کە گەورەترین شیکەرەوەی دەرونیە لەوەیە زۆربەی زۆرتان بیستی بێتان گەورەترین توێژەرە لە مەجای یاخود ئەتوانین بڵێن فەیلسوفێکی بەناوبانگە کە قسەیەکی زۆر باشی ئەڵێ ئەگەر دە مناڵم بدەنێ هەردەیان ئەەکەم بە سەرکردە، یەکەمیان ئەەکەم بە مەسەڵەن سەرکردەیەکە بۆ خەڵکەکەی خۆی بژی، دومیان ئەەکەم بە سەرکردەی یاخود بە کەسێکی چەقۆوەشێن لە بازاڕە بە دز و ڕێگر و چەتان، یەکێکی تریانەکەم بە گەورەترین دکتۆر کە خزمەتی خەڵکەکەی خۆی بکە، و یەکێکی تریانەکەم بە باشترین پارێزەر کە خۆی بپارێزێ و خەڵکەکەی و نەتەوە گەڵەکەی و کۆمەڵگەکەی بپارێزێ. تۆ تەماشا بکە بەڕێزان، ئەڵێ یەکێکیانەکەم بە گەورەترین هونەرمەند، کەواتە ئەو قسەی ڕاست نییە کە ئەڵێن وڵا سەرکردە خۆی هەر خۆی بە سەرکردە بوون دروست بووە. نەخێر، ئەسڵان سەرکردە ئەبێ دروست بکرێ. ئەو کەسانەشی کەوا بیرەکەنەوە کە مەسەڵەن کوڕی سەرۆکێکە بینن یان نەوەی سەرۆکێکە بینن، بابەگیان خۆ ئەو سەرۆکەکەش مناڵەکەی بەو شێوازە دروست کردووە ئەزانێت چۆن بیکا بە سەرکردە. بەڕێزان یعنی ئەوەتان لێ تێک نەچێت ئەسڵان ئەو سەرۆکە ئەتوانێت مناڵەکەی وا دروست بکات بیکات بە چەقۆکێشێ، ئەو سەرۆکە ئەتوانێت مناڵەکەی وا دروست بکات بیکا بە گەورەترین مامۆستا، بیکا بە گەورەترین ئنجینێر مەسەڵەن ئەندازیار تێگەی واشتوانێت وا دروستی بکات بیکا بە کەسێکی سەرۆکێک لە ناو سەرکردایەتیش ئەتوانێت بیکا بە سەرۆکێکی دیکتاتۆر و ئەتوانێت بیکا بە سەرۆکێکی دیموکرات، ئەتوانێت بیکا بە سەرۆکێک کە لەگەڵ گەلەکەی خۆیان بێ، ئەتوانێت بە ئارەزووی خۆی سەرکردە دروست بکرێت. کەواتە هەرگیز هەرگیز سەرکردە ئەوە نییە خۆی بە سەرکردە بوون دروست بێ، بەڵکو بە پێچوانەوە سەرکردە دروستە بێ. بەڕێزان یەکێک لەو نمونانە کە جۆزێف کۆڵمان کە ئەمە یەکێکە لە گەورەترین ئەو بازرگانەکان تەماشاکەی کە ئەمە چەندین جار پۆستی بەڕێوەبەرایەتی لەناو کۆمپانیایەکی بازرگانی کاڵا و خزمەت گوزارەکانی تر هەموو کەلوپەلەکانی جگەرە و مەسەڵەن مەوادە جیاوازەکان لە بازاڕە وتیان تۆ بە بەڕێوەبەر، وتی من نەخێر نابم بەڕێوەبەر، من لە دانانی استراتیژە لە دانانی مارکتینگە من ئەتوانم ببم بە خاوەنی باش، من ناتوانم ببم بە سەرۆک، ناتوانم ببم بە سەرکردن، ناتوانم ببم بەڕێبەری ئەم کۆمپانیایەکی تر لە نمونونەکان ئەوەی بۆی بزانن کە کێن داوین سمس کە ئەمە لە کۆمپانیای کیمبەرلی کلارکە کە ئەمە چەندین جار ئۆفەریەوە خراە بەردەسی بۆی کە ببێ بە سەرۆکی کۆمپانیاکە، بەڵام ڕەتی کردە وتی نەخێر من نابم بە سەرۆک، نامەیەکی بۆ سەرۆکی کۆمپانیاکە یاخود بۆ بەڕێوەبەران و بۆردی کۆمپانیان نووسیوتی من داوای نەبوردنتان یەکەم من شیاونیم بۆ پۆستی سەرۆکایەتی یاخود سەرکردایەتی ئەم کۆمپانیا کیمبەرلی کلارک، من شایەن نیم لەوەیە خەڵکی ترە بێ گەنجی ترە بێ بیکەن بە سەرۆک، من ئیشەکەی من جیاوازە، ئیشەکەی من پلان و استراتیژە بۆ ئەوەی کە وڵاتەکەمان یاخود کۆمپانیاکەمان ڕزگارکەن. بەڕێزان یعنی ئەمانە بەڕاستی سەرکردن، یعنی ئەمانە شیاوی سەرکردایەتیکردنن. تۆ تەماشا بکەی یعنی بە شێوازێکی گشتی شەڕ نییە کە هەر کەسێک لە هەر دایرەیەکا بێت بڵێ وڵا ئیلا ئەبێ ببێ بە بەڕێوەبەر، ئیلا ئەبێ ببێ بە سەرۆک، ئیلا ئەبێ ببێ بچێ بە لووتکە، اینجا پێی بوترێ سەرکردن. نەخێر بە پێچوانەوە سەرکردایەتیکردن زۆر جار لە ناخی ئینسان خۆیەتی سەرکردایەتیکردن لەوایە کە تۆ چۆن ئەتوانی خزمەتی خەڵک بکەیت، چۆن ئەتوانی گروپێکی باش دروستکەی. بەڕێزان تا ئێرە بەسە بۆ ئەوەی لەبەر کاتەکە و لەبەر ئێوەی بەڕێزیش ئەمانە داخڵ نییە تیۆریس ئەو تیۆرەکانی لیدەرشیپ کە ئەمە چەند تیۆریکی جیاوازی هەیە لە ڕاستیشە ئەگەر هەر ئەوانە بوو کە لە سەرەتایە باسم کرد. چاپتەری پێنجەممان هەیە بەڕێزان بۆ ئێوە داخڵ نییە، بەڵام جیاوازیەکە لە نێوان بۆس ئان لیدەرس، ئەمە بەس بە وێنە باسکراوە بەس بۆی ئێوە بیزانن. بەڕێزان تۆ تەماشا بکە لێرە بۆسمانەیە، جیازی نێوان بۆس و لیدەرس چییە؟ بۆس هەمیشە خۆی بە
ڕێبەرەزانێ هەمیشە خۆی بەوازانێ ئەبێ بچێتە سەر پشتی میلەت هەمیشە ئەوێت مەسەڵەن خەڵکە بێت خزمەتی بکە خەڵکە بێ ژێردەسی بێ خەڵکە بێ وابێ لە دایرەیەکا بێیان لە گروپێکا بێ لە بەشێکا بێ لە هەر شوێنەکە بێتە زۆر جار مامۆستاش ینی زۆر جار بەڕێزان ینی تەماشاکی لە بەشێکی بچووکە لە دایرەیەکە تەماشاکی یەکێکە پۆستێکی بچووکیە مدیر بەشێکە خۆی کردووە بە فیرعون خۆی کردووە بە خۆی زۆر لێگۆڕاوە خۆی یعنی بووە بە شتێکە ئیتر وازانێ ئیتر ئەم نەبێت ئیتر هەموو شتێک کۆتایی پێهاتەوە بەڵام بە پێچەوانەوە لیدەر کە ئەمیشار سەرکردەیە چێکات ئامانجێکی دیاریکراویان هەیە مەسەڵەن لەگەڵ گروپەکەیە یعنی تەماشاکەی بەیەکەوە لەگەڵ گروپەکەیە بەیەکەوە دروشمەکان ئەگەن بە دروشمەکان بەڵام بە پێچەوانەوە لێرە ئامانجەکەی ئەخات بە خەڵک مەسەڵەن خەڵکەکات بە پەیژە و خۆی پێسەرکەوێ ئامانجەکەی بە میلەتەکەی بەڕعەتەکانی بۆ خەڵک بە کۆیلا ئازانێت ینی خۆی کاتە سەر پشتی میلەت و خەڵک هیلاکەکات خۆی ئەوێ پێی سەر بکەوێت کە لە ڕاستی ئەمانە هەتا سەر نین ئەمانە ماوەیەکی کاتی دەرفەتیانێ هەتا فترەیەکە وە دواتر تەماشاکەن زۆر کەسە بۆ لە دنیا لە مێژووە مەسەڵەن لە ناو چوون مەسەڵەن ئێستا بوون بە خەڵکی دیکتاتۆر بوون بە خەڵکی ناشرین بەڵام زۆر سەرکردەشمانەیە تەماشاکەی ئێستا وەکو لیدەر ماونەتەوە و مەسەڵەن ئاڵایان لەسەر ئامانجەکەیان دانا و هەر ئەمێنێشنەوە مەسەڵەن مەبەستەکە چێ بەڕێزان سەنوەک یعنی هەمیشە ئەم جۆرە بۆسانە هەمیشە ئەیانەوێت شتێک دروستەکەن وازان بە نەمانی خۆیان هەموو شتێک کۆتایی پێدێ بەڵام سەرکردە هەمیشە شتێک دروستەکات دامەزراوەیەک دروستەکات ڕێکخراوێک دروستەکات خێزانە دروستەکات تەماشاکەی ئەمێنێتەوە بۆ کوڕا و کوڕەمێنێتەوە خزمەتکاری خەڵکی بێ و ئەتوانن خەڵکیکی باش دروست بکەن و پاشان شتێکی ترمانە بەرەزان تەماشا بکەن بەرەزان لێرە هەمیشە مەسەڵەن خەڵکەکەیان کردووە بە ئامرازێک بۆ ئەوەی کە یعنی خەڵکە کوژن خەڵکی ئەعدامەکان بەڵام لێرە بە پێچەوانەوە لیدەرسەکان چیەکەن لیدەرسەکان یارمەتی خەڵکیەن گەشایان بە خەڵکیە گەرەمە وەک درەختێک بێتە بەرچاوت یاخود وەک خەڵکێک بێتە بەرچاوت کە تەماشاکەی لیدەرس هەمیشە یارمەتی ژێردەسەکانی خۆیە بۆ منە تۆ لە گروپێکای هاوڕەکەت پێویستی بە یارمەتیە تۆ دەستی هاوکاری بۆ درێژەکەی بەڵام هەنێک کەس هەیەوانیە بۆیە ئەو کەسانی کە لە ناخی خۆیانە مەسەن حەزیان بە هاوکاریکردنا حەزیان بە دەستکردنا حەزیان بە پێشکەوتن و گەشە پێدانی خەڵکیە تەماشاکە بە دڵنیاییەوە سەرکردێ و سەرکردایەتیکردن لە ناخی خۆیەتی و پاشان شتێکی ترمانێ بەرەزان تەماشا بکەن بەرەزان لێرە بۆسەکان هەمیشە ئەیانەوێ خەڵک کۆیلیان بێ بۆیان بچەمێتەوە و هەمیشە دەموچای تند و تیژ و ناشرینیانەیە تەماشاکە هەمیشە لەبەرەوەی هیچی تیا بەسەر نییە هەمیشە خۆی مەسەڵەن بە شێوازێک لە شێوازەکە ئەوێ خەڵک بۆی بچەمێتەوە ئەوێ خەڵک لەبەری هەڵبسێ ئەوێ ئەم جۆرە بەڵام بە پێچەوانەوە لیدەرز لێرە تەماشاکەی دەستی خەڵکەگرێ مەسەڵەن لە نزمی و ئیبات بۆ بەرزی دەستی ڕاکێشێت مەسەڵەن ئەوێت هاوکاری بێ مەسەڵەن تۆ لە کۆمپانیایەکە ئیشەکەی تەماشاکی بەرەزان یعنی سەرکردەی باشکەیە دەستی هاوکاری بۆ چواردەورەکەی درێژەکە بۆی ئەوانیش پێش بکەون بۆ ئەوان پێ بگەن پێگەشتوو بن و پاشان شتێکی ترمانێ بەرەزان هەمیشە کەسانی سەرکردە چیەکات زانێرەکانی خۆی یاخود ئەو شتانی کە مەسەڵەن هەیتی تەماشاکەی بە گروپ جێبەجێ ئێکاوە پیشانی خەڵکیەیە و ئەوێ خەڵکی لی سوودمەند بێ بەڵام بە پێچەوانەوە تەماشا بکە بەڕێزان لێرە لە مێنەیە چیمان پێڵێت ئەم بە خەڵکەکەی ئەڵێ ئێڵاو تەمرینەم بۆ بکە یعنی ئەم ئەمرەکە هەمیشە ساحب ئەمرە بۆسەکان سەرۆکەکان بەڵام بە پێچەوانەوە لێرە تەماشا بکە بەڕێزان وێنەکە لە بەردەستی خەڵکەکەیە لە بەردەست گروپەکەیەتی سەرکردەکە خۆی واکە جۆرێک لە خاچی بوون جۆرێک لە مەسەڵەن دڵخۆشی جۆرێک لە جانی تەبایی لەو کەسەیە بێ بە هەمان شێوە ئەوانە دووبارەن تەماشا بکەن بەڕێزان لێرە بۆس هەمیشە ئەمرەکات بەڵام لێرە ئەمەش لێرە پرسیارەکە ئایا چی بکەین بەڵام لێرە هەمیشە ئەمرەکات یعنی وەک شتێک بڵێ ئیتر ئەم معلوماتی هەمووی هەیە تەماشا بکەن لێرە بۆس ئەڵێ بڕۆ ئەمرەکات فەرمانەکات بەڵام لێرە لیدەر جاڵێکی ئەڵێ لێتس گۆ با بڕۆین بەیەکەوە با بڕۆین بۆ ئامانجی کە دامان ناوە بە شێوازێکی گشتی ئەمانە ئەو خاڵانە بوون کە ئێمە مەبەسمان بۆ بیگەێنین وا شتێکی ترمانێ بەرەزان بۆس هەمیشە ئەڵێ ئای ئەڵێ سەی ئای ئەڵێ من ئەوام کرد من ئەوام کرد من ئەوام کرد من پێشکەوتم من وام کرد من وام کرد بەڵام بە پێچانەوە لیدەرسەکان ئەڵێ چی ئەڵێ ئێمە وڵاتەکەمان پێشەخین ئێمە خزمەتی خەڵکیەکەین ئێمە ئێوە پێگەینین ئێمە ئەتوانین گەشە بە توانە خەڵکی بین کەواتە ئەکرێ
ئێمە بەکاربێنین لە جیاتی من کەواتە هەمیشە سەرۆکەکان ئەم جیاوازیان هەیە لەگەڵ کەسانی سەرکردەیە بۆیە کەسانی سەرکردە هەمیشە ئێمە بەکارێنن و کەسانی سەرۆکیش هەمیشە ئاڵێ من هەموو شتێک ئاوە و پاشان لیدەرشیپ تەماشا بکەن بەڕێزان هەموویان بەیەکەوە ڕۆن سەرکردە پێشیان نەکەوێت و دەستی خەڵکەکە ئەگرێت بەڕێزان لێرە بەم شێوازە هاتینە کۆتایی مادەی تایم مەنەجمنت هیوادارم توانی بێتمان سوودمان گەیانە بێت هیوادارم محازەرەکان کەڵکی هەبێ بۆ ئێوە بەداخەوە کە لەناو کەمپەز نەبوون بەم شێوازی ئۆنلاینە بەردەوام بوون بەڵام ئیتر بەپێی توانە بەپێی ئیمکانیت هەوڵمانداوە ئەوەی کە لە لای ئێمەیە بیگەێنین بە ئێوەی بەڕێز هیوادارم ئێوەی بەڕێزیش لی تێگەشت بێتن و هیوادارم بەشێک زانیاری کردی بێتە سەر باگراوەندی علمی ئێوە و توانی بێتمان سوودمان بە ئێوە گەیانە بێت هیوادارم لە ژیانی خۆتانە سەرکەوتوو بن لە ئێستەشەوە پیرۆزبایی لە یەک بەیەکەتانەکەم هەمووتان کە سوکاری ئێمەن هەمووتان هاوڕێ و خۆشەویست و کەسانی بەڕێز و خوشک و برای ئێمەن هەمووتان ڕێزی تایبەتیتانەیە و جیاوازی لە نێوان هیچتانە نییە هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن هەمووتان ببن بە سەرکردەی باش بۆ خزمەتی ئەم خەڵک و وڵاتە هیوادارم پەیمانگای تەکنیکی کوردستان خزمەتی باشی بە ئێوە گەیاند بێت دووبارە خۆشحاڵم بە سەرکەوتنی ئێوەی بەڕێز و تەواوبوونی قۆناغێکی گرنگی ژیانتان ئەوش بەدەستهێنانی بڕوانامەی دیبلۆمە لە مەجاڵی کارگێڕی کار دووبارە زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان هیوادارم هەموو لایەکتان سەرفراز و سەرکەوتوو بن لە ژیانتانە